دووبارە هەواڵێکی زۆر جیاواز و جوانمان بۆ ئامادەکردوون کە ئەویش خوێندکارێکی قۆناغی دوانزەیە لانە زانیار باوکی مامۆستای هونەرە. بەڵام ئەم قژی کردوتە کەزی و بڕیوێتی وەکو تابلۆیەک لە پێشەنگایەکی شێوەکاریە دایناوە. با ئێمەش بەیەکەوە بینەری ئەو پێشەنگا گشتیە بن کە پێشەنگای گشتی شێوەکاری مامۆستایانی هونەرە. لانە زانیار خوێندکاری قۆناغی دوانزەی ئامادەی کە باوکی مامۆستای هونەرە لە هەڵەبجا قژی دەکاتە کەزیە و دەیبڕێت و وەک تابلۆیەکی هونەری لە پێشەنگای هونەری شێوەکاری مامۆستایانی هونەری هەڵەبجا نمایشکرا. ئەو بۆ باوکی دەڵێت کاتێک کەزی شەڕڤان دەبڕن من هەز بە شەرم دەکەم کەزیم هەبێت. لە ئامادەی ئەحمەد موختار بەگی جاف بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجا وەک نەریتی ساڵانەی خۆی پێشەنگایەکی شێوەکاری بۆ مامۆستایانی هونەری خوێندنگەکان کردەوە. لە پێشەنگاکەدا کە زیاتر لە 140 تابلۆی تێدا نمایش کرابوو بەرهەمی 120 مامۆستا بوو بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە لێپرسراوانی حکومی و حیزبی و شەیدایانی هونەر پێشەنگاکە کرایەوە. بۆ ئەم ساڵ ناونیشانی پێشەنگەکە ڕێزلێنان بوو لە ژمارەیەک مامۆستای هونەری کە خزمەتێکی بەرچاویان بە هونەر لە هەڵەبجە و سلێمانیدا کردبوو. ئەوانیش هەرێکە لە مامۆستا حەمە فەرەج و ڕێبوار ئەحمەد غوڵام و مامۆستای کۆچکرد و کۆسەر ئەحمەد غوڵام بوو. ساڵ کۆمەڵە کار و چالاکیە کاتێکێک لە کار و چالاکیەکانمان پێشەنگای شێوەکاری مامۆستایانە. ساڵانە پێشەنگایەکە نمایشەکەین هەر ساڵە و چەپکێ مامۆستا ئەکەین بە گوڵ و لە بەرۆکی پۆستەر و پروشەری پێشەنگای ساڵانی خۆمانی ئەدەین. ئەم ساڵ سێ مامۆستای پێشەنگی خۆمان مامۆستا حەمە فەرەج، مامۆستا کۆسار، مامۆستا ڕێبوار کە هەرسێکیان دەستەگوڵی بنەماڵەیەکەن تابلۆکانیان یا کارەکانیان بوونەتە پێشەنگێکی جوان بۆ ئێمە. لەم پێشەنگایە بناونیشانەکەمان پێشکەش کردو بە ئەوان بۆ پێشەنگاکە 120 مامۆستای شێوەکاری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بەشدارە کە 140 تابلۆیان کێشا و نمایشەکەمان بۆ ماوەی ڕۆژەکە تا ئێوارە بەردەوامی ئەبێت. بەخێراتنتانەکەم خۆم خوشحاڵە زانم ساڵێکی کە و جیاواز لە ساڵی پار توانین بەشداری لە پێشەنگای مامۆستایانی هونەرا بکەم. بۆ کاری ئەم ساڵم گۆڕانکاریکی خێرام لە ئیشەکەیا کرد ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگ بارودۆخی ئێستای کوردستان و ڕۆژئاوا بەگشتی با بڵێ ئەوەی کە ئێستا زۆر زۆر ناومانایە پێم خۆش بوو تعبیر لە بارودۆخی ئەوان بکە. بۆیە منیش بۆ ئەم ساڵ پرچ وە لەگەڵ ئەو باڵە کە زۆر گرنگە بۆ ئێمە ئێمەی ئافرەت ئێمەی شەڕڤانان لە ئەوانەی لە وڵاتانی کە لە ڕۆژئاوا خەریکی تێکۆشانن قوربانی ئێن پێم باش بوو وەکو پشتیوانیەک بۆ ئەوان ئیشەکەم لەسەر ئەوان بێ هەم بابەتی فۆلکلۆری تیابێ هەم خەمی تیابێ هەم ئاشتی تیابێ هەم ئەو پرچێکە زۆر گرنگە ئەوەشی تیابێ. ئینشاڵڵا بتوانین لە ڕێگەی کارە هونەرەکانەوە پشتیگیری و پشتیوانی خۆمان بۆ ئەمان دەبن. ئەگەر نەتوانین بە هیچ شێوازەیەکە هاوکاریانی لانی کەم ئەتوانین بە کار هونەرەکان پەیامەکانی خۆمان بگەین. هەر هونەرمەندێک ئەتوانێت بە کارەکەی پەیامەکە بگەێنێتە ئەو پەڕی دنیا. چونکە کاری هونەریە تەنها یەک پەیام ناتوانێت بگەینی توانین چەند پەیامێک لە خۆیان کۆکەیتەوە. مەسەڵەن من بۆ ئیشەکەی خۆم ئاشتی کۆ کردوێتەوە، شەڵڤانم کۆ کردوێتەوە، فۆلکلۆرم کۆ کردوێتەوە، خەمم کۆ کردوێتەوە، ئاڵای کوردستانم کۆ کردوێتەوە. بۆیە ئەوەی کە زۆر زۆر گرنگە هونەرمەند کە کارەکە ئەبێ پەیامەکە بگەێنێ تەنها کارێک نەبێت سادە بێ گرنگ پەیامەکەی بگەین ئینشاڵڵا. ساڵ بەژاری پێشانگای شێوەکاری مامۆستایانم کردووە. ئەم ساڵ بە سێ کار بەژاریم کردووە، بەڵام یەکێک لە جوانترین کارەکانم ئەم کارەیە کە زۆر زۆر کتوب پڕ بوو لەگەڵەوەی کە شەڕڤانان لە کوردستانی لە کوردستانی ڕۆژاوا تووشی ئەو گێر و کێشەیە بوونەوە و تووشی گرفت بوونەوە و زوڵمیان لێکرا لەلایەن حکومەتی سووریاوە. ئەو شەڕڤانە کە پرچی بڕا لەلایەن تیرۆریستانەوە کچەکەی من بە ناوی لانە زانیارەوە وتی هەست بە شەرمەکەم کە پرچی شەڕڤان ببڕێت و من پرچم هەبێ. بۆیە کەزی خۆی بڕی و
منیش کردمە ناو تابلویەکەوە مێژوویە ئەمێنێتەوە لە لامان وەکو پشتیوانێک بۆ شەڕڤانانە بەم چالاکی قەشەنگە بەشداریم کردووە.